بەڵێ من دوو میوانمە میوانێکم لە ئەستۆدیۆە ئەوش بەڕێز دکتۆر عوسمان علی سەرۆکی سنتەری تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی و هەروەها دکتۆر سامان شاڵی شارەزای کاروباری ئەمریکا لە کالیفۆرنیا لەگەڵمانە بێت دکتۆر ساڵتان لەبێت بەخێر بێن ئەستۆدیۆ سپاس دکتۆر هەرێمی کوردستان بۆ گرنگی باڵبژاردننی سەرۆکی ئەمریکا دات بۆ گرنگە بۆ هەرێمی کوردستان بەنای خودای گەورە میهرەبانەوە سڵاو لە بینەرانتان سڵاو لە جەناب تشکاکەین بۆچی هەرێمی کوردستان گرنگە لە هەڵبژاردن ئەمریکا یان با بە شێوەیەکی تر بڵێین چی گرنگی ئەو هەڵبژاردنە هەیە لەسەر پرسی کورد ئەوە باشترە یعنی خۆی بەڵێ کاریگەریە بێت لەسەر وەکو مامۆستاش لە واشنگتنەوە وتی لەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهاتنی ئەگەر باسی ئەگەرەکان بکەین کە هەردوو ئەگەرەکە لەوەیە بەهاتنی ترامپ وەکو ئەگەرێکە تاکویسە زیاترە ئەگەر بێت سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕینی سەرەکی تیادا دەبێت چەنە بازە کەسێ ئەڵێ وانە یەکەم ترامپ ئیمانی بەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ یەک دەوڵەتە بێ لە ململانی عەرەبی ئیسرائیلی ئیمانی بە دەولەی فەڵەستینی نییە ئیمانی بەوەیە ئیسرائیل ئەبێ باڵا دەست بێت و مانگێک بەلە ئیستە وتی ئیسرائیل وڵاتێکی گچکەیە ئەبێ چانسی پێ بدرێ فراوانتر بێ ئەمە زۆر مەترسیدارە معنای ترامپ وەکو لە هەوڵەوەش هاتە دەسەڵات لە 2016 بۆ 20 یەکەم کەس بوو کە پایتەختی ئیسرائیلی بردە قودس و وتی ئەترافی کرد کە جۆڵانش ئەڵدی ئیسرائیلە لەسەردەمێوی شەڕێکەوتنی ئیبراهیمی هاتەکایەوە بەڵێ لە کاتی ئەوش عەقدی ئیبراهیمی هاتەکایەوە لەبەرەوە من وای بینم لە هاتنی ترامپ ئەم پرۆسی عەقدی ئیبراهیمی باڵێن بەهێزترە بێت و خۆی ترامپ کە دێنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای دێنەوە سەر کوردستان چیڵێ زۆر بە ڕاشکاوانە ئەڵێ سەری مارەکە ئێرانە ئەم تێرۆرەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە ئێمە ئەبێ لە سەری مارەکە بدەین ئەو چەند جارێ وایشی وتووە و چەند مانگێک پێشتەیان سێ مانگ کەمتر وتی ئێران بەرەو وەکو بڵێ دامەزراندنی چەکی ئۆتۆمی ئەبێت وتی ئەو مەترسیدارە بێ و ئەو واقع ئێمە بە هەرچی جۆرێ بێت ئەبێ ئەوە نەهێڵین طبعا ئیسرائیلش هاوڕایە لەسەرەوە لەبەرەوە بە جووری بەعزە با بڵێن چاودێران ئەگەری هەیە کە ترامپ لە دەسەڵات بوو ماندێتێ بداتە با بڵێن نەتەنیاهوو ئەوەی کە ئەو ڕۆژەوتی کە تازە شەڕی کە چۆ ناو لوبنانەوە وتی هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕین ئەگەری هەیە ئەوە جێبەجێ بکرین اینجا دێنە سەر پرسی کورد ئەمەش هاوبەسە وابەسە بە پرسی کوردەوە بە پرسی کورد بە خوێندنەوەی من ترامپ ئەوێت پەیوەندێکی باشی لەگەڵ تورکیا بێت ئەو پەیوەندیە باشە بە تایبەتی پەیوەندێکی تایبەتیە لەگەڵ ئوردەغان لەبەرەوە ئەگەر سەر لە نوێ محاولە بکە بکشێتەوە هێزی ئەمریکی لە ڕۆژاوا بکشێتەوە طبعا لە وەختی ئەمەی کرد لە 2000 تقریبا 19 ویستی بیکات بەڵام ڕای گشتی لە ئەمریکا و لە کۆنگرس و ئەمانە مستانیان بەڵام ئەم جارە ئەگەریە ئەوە بکە ئەوە پرسێکی کورد با بڵێن لە ڕۆژاوا بەنسبەتی عێراق بەنسبەتی با بڵێن باشوور هەرێمی خۆمان ترامپ وەکو زۆربەی سیاسەتمەدارانی ئەمریکا زۆر بە ڕاشکاوانە ئەڵێ هەرێمی کوردستان بۆ ئێمە زۆر گرنگە بەڵام طبعا هەرێمێک لەناو عێراقێکی فیدرالی دیموکراسی بەڵام ئەگەری هەیە لە هاتنی ترامپ بۆ دەسەڵاتدا ئەو تەقەلانەی کە ئیستە لە بەغداوە هەیە لەلانی محکەمەی فیدرالیەوە یان حەشری شعبیەوە لە جارۆجار لە هەرێمی کوردستانە درێ ئەگەری هەیە ترامپ لەوە مووقفێکی تونتر وەربگرێت و ئەگەرشی هەیە لەلایەنی چەکەوە لەلایەنی ئابوووریەوە یارمەتی هەرێمی کوردستان بدا بە شوەیەکی زیاتر و ئەو گۆڕانە من ئەبینم و لە هەمان کاتە
باسی پرسی کورد دەکەین ئەگەر بێت لە ئێران بدرێ و من بە خوێندنەوەی من ئەو ئەگەرە زۆر بەهێزە بەڵام نازانیت چەند مانگ دوای هەڵبژاردن ئەگەر بدرێت طبعاً پرسی کورد ینی ئەگەری زۆری هەیە هەروەکو پزیشکیان سەرۆک کۆماری ئێران وتی ئەگەر لە ئێران بدرێ ئێران دەبێتە 5 پارچەوە یەکێک لەو پارچانە طبعاً ڕۆژهەڵاتی کوردستانە ئەو ئەگەرش هەیە بەڵێ دکتۆر دێم وڵات دەچمەلای هاوک بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای کاروباری ئەمریکا لە کالیفۆرنیاوە لەگەڵماندا دکتۆر سامان ساڵتان لێبێ لەبارەی ئەوەی کە زۆر جارەوترێت ئەمریکا دۆستی کەس نییە ئەو ێستا ئەڵێن ئەمریکا نەدۆستی سەرتاسەریە نە دوژمنی سەرتاسەری پێتان وانی هەر لە دنیای سیاسەت ئەمە واریدە نەدۆستی هەتا هەتایی تێ نە دوژمنی هەتا هەتایی بۆیە ئەمریکاش سیاسەتێکی نۆرماڵانە جێبەجێ ناکە ئەگەر واش بێت لە هەندێک کاتە بەجێت بێڵە لە هەندێک کاتە لەگەڵت بێ سپاس بۆ ئێوەی بەڕێز و میان لە بەڕێزەکەت طبعا سیاسەتی ئەمریکا ڕوونە سیاسەتێکە لەسەر ئەساسی ئەوەیە مەصالحی خۆی یعنی مەصالحی ئەو دەرەجە یەکێت لەبەر ئەوە ئەو علاقاتانەی کە دروستێکە جگەر لە ئیسرائیل و جگەر لە چەند دەوڵەتێکی ئۆروپیش ئەوانە کە حەلیفی دائیمین پێیان ئەڵێت باقی ئەوانی تر سەد لەسەر مەصالحیانە لەبەر ئەوە ئێمەش ئەبێ بزانین ئەو مەصالحەی ئەوان چییە و چۆن خۆمان بگوجێنین لەگەڵ ئەو مەصالحانەی کە ئەمریکا هەیەی چ لە ناوچەکە چ لە عێراقا چ لە دەوڵەتە ئیقلیمەکانە ئێمە ئەگەرمانەوە علاقەتێکی بەهێزمان هەبێ ئەبێ ئەو مەصلحەیە تێبگەین و ئێمە چۆن بتوانین لەگەڵ ئەوارێکی بخەین و هەروەها وەکو من لە 2003 شەشی 2003 چوومەتە وەفدی عێراقی بووین چوینە کۆشکی سپی دکچێنیمان بینی گونجزەل ڕایزمان بینی دوای چوینە پەنتەگۆن ڕامسفۆلدمان بینی وڵفەوت هەمویان ئەو تێبینیان هەبوو بۆ عێراق کە هەرێمێکی بەهێز لە ناو چوارچێوەی عێراقێکی بەهێزە یەکگرتووە لەبەر ئەوە ئێمەش ئەبێ ئەو نامێ بەڕوونی تێبگەین کە بەرژەوەندی ئەمریکا چییە لە هەرێمی کوردستان ئەبێت چی بۆ بکەین بۆ ئەو بەرژەوەندی هەبێ لێرە بەرژەوەندی ئەوەیە ئێمە بەرژەوەندەکانی ئەومان ڕاگرتووە مەصالحی ئەومان ڕاگرتووە خۆمان نەکردو بە تەڕەفێ لەگەڵ ئەوەی کە چۆنەڵی حەدی شەعبیویان ئەو جیهاتانەی کە ملیشیەکانن کە دژی ئەمریکا ئیژەکەن ئێمە حەلیفی ئەوانین و سپاتشمان کردووە ئەوەش بابزانن لە 91ەوە تاکوون ئیمڕۆ ئەوە 34 ساڵە 34 ساڵە ئەمریکا ئەمان پارێزێت بێ مقابل بێ هیچ شتێک زۆر شتی بۆ کردووی یعنی ئەبێ بزانین ئێمە علاقاتمان لەگەڵ ئەمریکا لەسەر 4 کۆڵەکەیە کۆڵەکەی یەکەم کۆڵەکەی سیاسیە کۆڵەکەی دووهەم سەربازیە ئابووریە و کۆمەڵایەتیە ئێمە لە ڕووی سیاسیەوە هیچ زۆر باشە علاقاتمان پەیوەندیمان باشە لە ڕووی سەربازیشەوە زۆر باشن لە شەڕی داعشا حەلیفمان بوون بەڵام کە ئەوەی کە ئێمە بە قسەی ناکەین کە مەسەن هێزی هێژمەرگە بکەینەوە بەیەک ئەوە یەکێکە لەوانەیە کە نیگەرانیان هەیە بەرامبەرمان ئەوانش نیگەرانی زۆریان هەیە بەرامبەر ئەم تەحالوفەی لەگەڵ ئێمایکەن هێزی پێشمەرگە چەکیاتێ سیلاحیاتێ تەدریبیەکە بەڵام ئێمە بە قسەی ناکەین لە لایەکەوە مهمی ئەوەیە ئێمە بتوانین ئەو شەریکاتانەی کە لە هەرێمی کوردستانە ئیژەکەن چۆن گەشایان پێبین چۆن بەهێزیانکەین چۆن ئیسtisمارات ڕاکێشین جگە لە نەوتا لە وەکو ئیستا دەستمان پێ کردووە تەنەوعی ئابووری کە هەیە لە سیاحە و لە اقتصاد لە صناعە و لە زیراعە ئەوە بەرەو پێشەوە بەری بەڵێ دکتۆر سامان دێمە وڵات بێگومان دواتر گفتوگۆی زیاترەکەین و میانێکی دیکەشم هەیە لێرە ئیش بەڕێز دکتۆر یادگار ئیسماعیل ئێدیتەر لە دیسکی نێودەوڵەتی کوردستان سوچار دکتۆر بەخێربێن سڵاو کاکۆمە سواس دکتۆر با هەر لە شتێکی زۆر تایبەتی ترامپەوە دەست پێ بکەین ترامپ لە بانگەشەکانیان زۆر دژایەتی پرسی کۆچبەرانەکە ئەخۆ هاوسەرەکەی خۆی کۆچبەرە و زۆر کاتیش دیموکراتەکەیان ڕەخنەی لێگرن لەوەی ئەڵێن ئینگلیزی هاوسەرەکەی تا ئێستا تەواو نییە
بۆ نەدژاتی کۆچبەرانەکە کاتێک خۆی هاوسەرەکەی کۆچبەر ئەگەر وەکو زبانەوان قسە بکەین ڕەنگە ئەگەر تاقیکردنەوەی IELTS PTE یان تۆیفڵ ئەنجامدا ڕەنگە نمرەی تەواو بەدەست نهێنێت خێزانەکەی بەڵام ئەوەی گرنگە لێرە ئاماژە پێ بدەین کە دۆناڵد ترامپ کە ساعتی خۆی وا جیا دەکرێتەوە کە لە کاتێگۆرایزیشن و جاکردنەوە و ناودانە پاڵی بەرامبەرەکانی زۆر شارەزا و لێ ڕاهاتوە پێی ناسراوە بۆ نمونە هاتووە پەنابەرانیشی دابەش کردو بۆ نمونە باس لەوانە دەکات کە کەسانی شەڕانجێزن کەسانی بۆ نمونە بە تیرۆریست و بە خراپەکان ئیدی تەواوی خراپەکارەکانی کە لە ئەمریکا ڕوودەدەن دەداتە پاڵ ئەو جۆرە کەسانە واتە دۆناڵد ترامپ دەیەوێت بڵێت وەرئاوی کە خۆی کەسێکی پۆپیولیستە کەسێکی گەلپەروەرە دەیەوێت بە جۆرێک لە جۆرەکان دەنجی ئەمریکای ناڕازایەکان بە تایبەت لە بلۆکی سوور لە ناو کۆماریەکان لەوانەی لە ویلایەتەکانی باشوور هەن ئەو دەنگانە کۆبکاتەوە بە چونکە ئەو ویلایەتانە کێشەیەکی زۆر مەزنیان هەیە ئەو کێشە مەزنەش چییە زۆربوونی ڕێژەی ئەو پەنابەرانەیە کە بە نایاسایی ڕوودەکەن ئەمریکا لادمان نەچێت کە سەرڕای دۆناڵد ترامپ خۆی شکستی هێنا لە دروستکردنی ئەو دیوارە سنووریە کامالە هارس و جۆ بایدنیش سەرکەوتو نەبوون لە تونند و تۆڵکردنی ئەو سنوورانە واتە ئێستا بێجگە لە پەنابەر و پەناخوازە لاتینیەکان هیندستانی پاکستانی بەنگلادیشی ئەچون ئەمریکا ترامپ بۆ نەدژی کۆچبەرانە ئایا ئەمە دەیەوێت بەمە شێوەیە دەنجی ئەمریکەکان بۆ خۆی ڕابکێشتێتەوە یان دژایەتیکردنەوە بۆ کۆچبەران بنەمایەکی ئەوەی کە کۆچبەران دۆخی ئەمریکایان تێکداوە مەترسین وەکو بەڵام تۆڵی ڕەنگە زۆر کۆچبەر هەبێ سوودی بۆ ئەمریکاشە بوو بێت قسەکەی جەناب زۆر تەواو ئێستا بۆ من ئەگەر تەماشا بکەین ئەو هاوکێشەیە هاوتا بکەین و بە هاوکێشەی بەریتانیا بچێنین برێگزیت خواستێکی لە نێو ئەمریکیەکان بۆ نمونە کە هەڵاوسان ڕۆدا کە کار دەست ناکەوێت ئەمریکیەکان ئەو جۆرە بۆچوونیان لا گەڵاڵە بووە کە هۆکارەکەی یاخود هۆکاری سەرەکی زۆربوونی ڕێژە و ژماری پەنابەر و ئاوارە تۆمار نەکراوەکان یان نایاساییەکانە بۆیە وەکو شتێکی وەکو کەسێکی پۆپیولیست ئەو بابەتە بەکار دێنێت بۆ کۆکردنەوەی دەنگ و بە هەمان شێوەش ئەو پەنابەرانە بێگومان کاریگەریان هەیە لەسەر بارودۆخی ئەمریکا بەڵام ئەوشمان لێیاد نەچێت وەکو دیموکراتەکان زۆرجار ئاماژەی بۆ دەدەن ئەمریکا وڵاتێکە خۆی بە پەنابەرانەوە دروست بووە بۆ نمونە کە ڕەسەنەکان دەسڕێنەوە لە ئەو پاکتاوە نەژادیە جۆریەکە لەلایەن ئەوروپیەکانەوە دەکرێت لە 1492 بەسەرەوە دەبینین زۆری ئەو ئەمریکانێکی ئێستا لە ئەمریکان و بە ئەمریکایی بوون دەنازن بە دۆناڵد ترامپیشەوە پەنابەرن دۆناڵد ترامپ لادمان نەچێت خۆی لە داک و باوێکی ئەڵمانی و سکۆتلاندی لەدایک ینی خۆشی بەڕێگەز ئەمریکینی بڵێ ینی نەوەی یەکەمە بەڵێ دکتۆر دێمۆلات دکتۆر عوسمان لەبارەی رووسیا دۆناڵد ترامپ هەڵێ من بێمە دەسەڵات جەنگی رووسیا و ئۆکرانیا ڕاگرم ئەم هەڵبژاردنە چ کاریگەریەکی بۆ رووسیا هەیە بەلای رووسیاوە تا چەند گرنگە هەرچەند ئێستا هەواڵگری ئەمریکا شەڕێن هەواڵگری نیشتیمانی ئەڵێن ئەگەری دەسوەردانێکی دەرێکی هەیە و گومانمان لە رووسیا هەیە بەڵێ خۆی هەروەکو جەناب فەرمووت لە ئیستەدا ئەو هەواڵە هەیە و لە هەڵبژاردننی پێشوش هەمان هەبوو ئەم شتە هەبوو کە ڕووسەکان دەستیانەیە وە پۆتین لە هەڵبژاردن پێشوو وتیان پۆتین پارێشی داوە بۆ یارمەتیدانی ترامپ بەڵام ئەمە هیچ ئەساسێکی نەبوو بەڵام بتەکید هین پۆتین حەزەکات دۆناڵد ترامپ بۆچی دەربچێ بۆچی یەکەم پەیوەندیەکی شخصی لە بینی هەردووکیانە هەیە ئەو پەیوەندیە لە علاقاتی دەولی ڕۆڵیە بێت دائیمەن پەیوەندیەکەی ئەوان سیاسیە یان بازرگانیە خۆی ترامپ بازرگان بەڵێ ترامپ خۆی لە زۆر لە هەڵوێستە سیاسیەکانی بە ئینگلیزی پێڵێن مێرکەنتڵست لە ئابوورێکی تازیرەوە وەکو تازیر تەعاملەکان لەگەڵام وەلایەکە چی هەیە ئەمە بۆ من یان بۆ ئەمریکا ئەمە ئەم عەقلیەتە هەیە بەڵام ئەو بڵێت کە من ئەتوانم بە 24 سەعات ئەو کێشەیە هەڵکەم ئەوە وانییە طبعاً ئەو کێشەی ئۆکرانیا چەندەها ڕەهەدی هەیە ڕەهەندی نێودەوڵەتی هەیە بەو ئاسانیە ناتوانێت بەڵام ئەوەی کە ئیستا ئەڵێ جارێک وای وتی خۆم مەحاوەلاکەم لەگەڵ پۆتینە ئەوە یەکلاکەینەوە ئەگەرنەیشی کرد خۆمەزانم چێکەم بەڵام دوای ئەو قسەی کەوتیان تۆوات وتوتی نا من ئەڵێم ئەو پەیوەندە باشەی ئەمە
هینیەکەم نەگەڵیان چێڵێت ئەڵێ من محاولاکەم لەگەڵ پۆتینە و زلنسکی سەرۆکی ئۆکرانیا بەشێک ئەو شارانی کە ڕۆژهەڵاتینە کە بە ڕووسی قساکەن کە ئیستا گیراوە لەلایەنی هێزی با بڵێن رووسیەوە ئەڵێ با وەکو ئەمرواقع ئەوانە یان بەشێک بێت لە رووسیا یان فەدەرەیشنێک هەبێتایە لەگەڵ مرکزە بەڵام ئەمە وەکو بڵێ بۆچوونێکی ئەوە ئایا پۆتین ئەوە قبڵەکە دوای ئایا ڕای عامی ئەمریکی و چکە لە ئەمریکا بەڵێ سەرۆک کۆمار بڵێ ئەو سیاسەتی ئەمریکا سیاست دەرەوە داژێنێ بەڵام بۆ نمونە لە 2000 با بڵێن نۆزەویستی لە سووریا لە ڕۆژاوای حەبکە ڕای عامی ئەمریکی دام و دەستگا ئەمریکیەکان و لە هەمان کاتدا لێرەدا شتێکی ترەیە لە ئۆکرانیا شتێکێ لە ئەمریکا پێڵێن ملیتەری ئیندەستریل کۆمپلکس ئەو با بڵێن جەبەخانەکانی باڵێن فابریقەکانی چەک ئەوانە لە بەرژەوەندیانە ئەم شەڕە بەردەوام بێت ئەمە یەک شتێکی ترشە یەکێتی ئەوروپاش ناتۆ بە شێوی گشتی ئەوانش لەگەڵەوەن ئەڵێن ئەم شەڕەی لە ئوکرانیایە شەڕێکی چارە نووسازە ئێمە پۆتین لە ئۆکرانیا یان لە ڕۆژهەڵاتی ئوکرانیا ناوەستێ ئەگەر بێت لەم شەڕە سەر بکەوێ بەرەو ئەوروپای شەرقیڕوە وڵاتانی ماڵدێب و چەند لاتڤیە و چەند ئەوانەش ئەگرێ و حتا چاوشیە لە پۆڵەتدا لەبەرەوە ئەڵێن بەشێک لە ڕێی عامی ئەوروپی ئەڵێ و لە ئەمریکاش بۆ ئەڵێن ئێمە لە وەختیا سەرۆکی وەزیرانی بریتانیا جۆزێف چەمبەرلێن وتی سازشی کرد لەگەڵ هێتلەرە کە چەکسلۆڤاکی کرد ئەوە هانی هێتلەریدا بچێ زیاترشن لەبەرەوە بەشێکی زۆر لە ئەمریکا ئەمە بە چارەنووسساز دەزانن و ئەگەری هەیە حتا ئەگەر ترامپ بێوێت ئەو شەڕە بووستێنێت ڕای عامی ئەمریکی و ئەوروپی بەو ئاسانیە قبوڵی ئەوە دەکات. دکتۆر سامان دێمەڵای بەڕێستان سەبارەت بە پێشبینیەکانی هەڵگری نیشتیمانی ئەمریکا کە دەوترێت گوایە هەوڵێکی دەرەکی هەیە بۆ کاریگەری دروستکردن لەسەر دەنگدانی ئەمریکا و بەتایبەت لە ڕووسیاوە ئەمە هەیە لە کاتێکا ئەوترێ ئێستا ترامپ پۆتین وتوێتی بۆ ئێمە گرنگ نییە کێ بێتە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بوو بەڵێنەکانی بەجێ نەگەیان لەگەڵ ئێمە ڕێکەوتنەکانی بەجێ نەگەیان لەگەڵ ئێمە و دواتریش لە جەنگمان لەگەڵ ئۆکرانیادا هەردوو پارتەکە دژمان بوون و هەردوو پارتەکە بڕیاریاندا لەسەرەوەی کە حسار بخرێتە سەرمان یاخود لە قاڵب بدرین پێتان وایە سەر رووسیا هیچ شتێکی وا بکە یان ئەمە پێشوەختە دەستگای ئاڵگەری شتێکە خاتە ناوە گەر دواتر گۆڕانکاریەک بوو یاخود دەنگدانەکە بەو شێوێ دەرنەچوو کە خۆیان ویستیان بڵێن دەستکاری کراوە. طبعا ئەوە دائما ئەو هەواڵانە پێش انتخاباتی 2020 شەوە هەواڵانە خرایە ناو میدیاوە و دەرچوو واژ نییە و پوتین کەوتی من بە خەیاڵمان نایە چێ بێ بە ڕئیس بە پێکەنینەوتی هەرز ببێت بەڕاستی ئەو ناوێ هەرز ببێت زۆر ئەوێت ترامپ ببێت چکە پەیوەندێکی باشی لەگەڵا هەیە و هەرس و بایدن طبعا با بڵێن هەردووچان کە تیمێک بوون زۆر دژایەتی رووسیان کرد لەبەر ئەو هیوادارە کە سیاسەتەکە بگۆڕێت بەو شێوەیە بەڵام ئەگەر هاتوو دۆڕان هەبێ یان ترامپ قبولی دۆڕانەکە ناکات ئەو واقعەکە لە پێشەوە ئێستا بەحسی هەندێک ویلایەت دەکەن مەسەلەن کە دەستکاری دەنگەکان کراوە و ئەمەش ئەڵەن هەندێک خەبەر هەیە کە هەندێک وڵاتان تەدەخولەکەن لەم شتا ئێرانیش تهمەت کراوە کە دەستی سامان ئەمریکا بەو زلهێزیە و بۆ هەموو پێشکەوتنەوە چۆن نەتوانرێت کاریگەری لەسەر دەنگدان و دەستکاری دەنگدانی وڵاتێکیەوە گەورە بکرێت خۆی بەڕاستی ناتوانێت یعنی بەڵام کە ئەم قسانە ئەخرێتە ناوەوە چونکە ئەوان سیستەمەکان زۆر خۆیان
پاراستووە لە ئەمنی سیبریانی با بڵێن کە هجوومی سایبەر ئەتاکی پێڵەن پاراستووە زۆر بەهێز لەبەر ئەوە ناتوانێت بەس ئەوەی کە هەیە لە ناوە مشکلەکەیە هەندێک خەڵکەن کە بەڕاستی ئێشتا نەبوون بە ئەمریکی کەواتە مەجالیان بن دەنگ بن یان بڕوا بەسەریانە ئەوە گرنگیەکە لێرەیە مشکلەکە لێرەیە چونکە ترامپ ئەڵێ ئەمانەی کە هاتوونەتە ناو لەم چەند ساڵە کە بە پەنابەر هاتوونەتە لەوانەیە ئەوانیش دەنگدەر بن بۆیە دیموکراتەکان ئەم مەجالایان ناوەتە لەبەرەوە لە ئیستاوە طبعاً ئەو دەستی کردو بە ئەوەی کە ساختەکاری ئەکرێت چونکە ئەگەر شکستی هێنا ئەوە ئەیکا بە هەڵەیەکی گەورە و بۆ معلوماتی جەنابیشتان ئیستا چۆنەڵێ ڕێت نێکی پێڵەن ئەوە ملسوورەکان کە پێیان ئەڵێن کە ئایدی ترامپن زۆریان گەشتونەتە ناو واشنگتنەوە وەلەو پاراستنێکی زۆری شەیە بەڵام لە واشنگتن بەنیازن چی بکەن ئەگەر ترامپ دەرنەچێت مشکلەیەک هەرە نێنەوە یعنی بەڕاستی یعنی ئاسان نییە سەیتەرەکردن لەسەرم کەسانە وەکو خەڵکی عادیە سوڕێنەوە ناو خەڵکە لە پڕکە کۆبنەوە مەشاکل ئەنێنەوە زۆر جامخانەکانە گەرەبینی بە تەختە گیراوە شوێنی دەوروخولی کاپیتال یان وایت هاوس بە ئاسین گیراوە ئەمانە هەمووی وقایەیە لەوەی کە ئەوەی کە ڕوویە لە 2020 ڕوو نەداتەوە ئەم جارە لەبەر ئەوە زۆر چۆنەڵێ خۆپاراستنێکی زۆریان کردووە و هەروەها لە سنووخی دەنگانە لە عەمەلەی فەرز و دەنگە بۆ ئەوەی ئەو اتهاماتانەی کە ئەکرێت لە مولایەتانە بە هیچ شێوەیەک نەکرێت و بتوانن هەموو چۆنەڵێ تەحلیماتەکانیان هەبێت کە بتوانن خۆیان بپارێزن بەڵام ئەمە زۆر گرنگە کە بتوانرێ ئەم انتخاباتە بێ مەشاکل بڕوا بەڵام من تەوەقوعەکەم ئەگەر هاتوو ترامپ دەرنەچێت زۆر مەشاکل دروست ببێت بە تایبەتی لە پایتەختە. بەڵێ سپاس دکتۆر سامان بێگومان لەگەڵ بەردەوامە بم دکتۆر یادگار سەبارەت هەر بە دۆناڵد ترامپ چون نازانم هۆکار چیەکە لەم هەڵبژاردنە قسە و باز زۆر لەسەر ترامپە ئەمە لە شێوازی بانگەشی هەڵبژاردنێتی قسەکانیەتی یان چییە؟ کاک دکتۆر ئاماژەی پرسێکی گرنگ کرد بابەتی بەکارهێنانی هەواڵی ناڕاست و میدیا ئەو بابەتانە لەگەڵ دۆناڵد ترامپ دروست بوون ئافران بۆ نمونە لە ساڵی 2016 کە یەکەمین جار بانگەشە دەست پێ کرد دۆناڵد ترامپ زۆر باسی لە فیک نیوز و هەواڵی ناڕاست و هەڵبەستراوە ئەو جۆرە بابەتانە کرد و پرسی دەستێوەردانی دەرەچی زیاتر لە ڕێگەی میدیاوە ئەگەر تێبینی بکەین ترامپ نهاتم باس و خواستشم لە ئەمریکا بڵێت ئەگەر پرسیارەکەی جەنابیشت کە پرسیاری زۆر بەجێ بوو بیبەستینەوە بەو پرسی هەواڵی ناڕاست و میدیا ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەیە لە ئەمریکا بەتابەتیش بینەران و هەوادارانی پارتەکانیش تەنانەت ئەندامەکانیش کەناڵی تایبەت بەخۆیان تەماشا دەکەن واتە زانیاریەکانە دوو پارتە میدیای تایبەت بەخۆیان هەیە دەتوانین بڵین میدیای سیبەرن یاخود میدیای نزیک لە خۆیانن کە بینەرانیان یاخود هەوادارانیان یان ئەندامەکانیان تەماشان دەکەن کەواتە بۆ زۆر باس لە دۆناڵد ترامپ دەکرێت چونکە کەساتی دۆناڵد ترامپ لە بانگەشەکەش ئەگەر تێبینیمان کردی بێت دڵنیام کە تێبینیمان کردو هەموو لایەک زۆر قسە دەکات دەزانێت کە ئەو جۆرە دەرکەوتنە گەر بەراوردی بکەین بە دەرکەوتنەکانی کامەلا هارس ڕەنگە دوو ئەوەندە سێ ئەوەندە ڕەنگە زێدە ڕۆی نەبێ بڵێن سێ ئەوەندەی کامەلا هارس قسەی کردووە بەردەوامە لە قسەکردن لەو ویلایەت بۆ ئەو ویلایەت تەواوی تەنانەت لە دوایین ڕۆژەکانی بانگەشەش لەو چلۆش کاتژمێنی ڕابردوو سێ چوار سوینگ ستیت ئەو ویلایەتە خۆگۆڕە گوڵە بە ڕۆژە ئاسایانەی بەسەر کردوێتەوە لەوێدا قسەی کردووە کەواتە کە زۆر باسی دۆناڵد ترامپ دەکرێت چونکە دۆناڵد ترامپ وەکو موگناتی سوایە زۆربەی پرسەکان بۆ خۆی پەلچێش دەکات پرسی ئاوارەکان پرسی گۆڕینی سیستەمی پەروەردەیی فڕێدانی بابەتی زانستی پەیوەند بە نەژاد و وەچە خستنەوە و پرسەکانی ئافرەتان ئەو شێوازی کارکردنەی دۆناڵد ترامپ و قسەکردن و بانگەشەی کاریگەریەکانی زیاتر لەسەر لەم ڕۆژانی ڕابردە چکە ڤیدیۆڵێکمان هەبوو لەبارەی دەنگدەری خاوەن بڕوانامە و دەنگدەر بڕوانامەکان بۆ خوارەوە تا ئاستی ناوەندی و تا ئاستی سەرەوە بۆ دکتۆرا کە دەنگیان بۆ شێ و چیانەوێت لە سەرۆکەکان ئەم کاریگەریانەی دۆناڵد ترامپ لەسەر کەسایەتیە لەسەر کەسە خوێندەوارە ئازباڵەکانیش کاریگەری دروستەکەیانە لەسەر چینێکی کە خاوەن بڕوانامەیەکی ئاسایین یان خاوەن بڕوانامە نیە بە زۆری لەسەر ئەو 28 لە سەدای ئەمریکایە بۆ نمونە لە 28 ئەمریکا بڵێ کە بڕوانامەیان یاخود
خوێندەوارێکی وەهان زیاتر لەسەر ئەوان کاریگەری هەیە ئەوانە دەتوانن بڵێن لەو 28 میلیۆنە بەلایانی کەم نزیکەی 20 میلیۆنیان دەنگدەری نەگۆڕی کۆماریەکانن بەڵام ئەوشمان لە یاد نەچێت کە ئێمە باس لە دۆناڵد ترەمپ دەکەین دۆناڵد ترەمپ مەرجنی هەموو ئەو بابەتانی کە لە بانگەشەدا دەیوروژێنێت باوەڕی پێبێت من کە تێبینیم کردو دوو پەرتوتیشمان وەرجێڕاوە لەسەر دۆناڵد ترەمپ ئەوەی تێبینیمان کردو کەسانی دۆناڵد ترەمپ زیاتر کەساتیەکی ئۆپۆرچیونیستە لە ئینگلیزی پێ دەڵێن واتە دەرفەت قۆزەرەوەیە سوود لە دەرفەتەکان وەردەگرێت هەر بە هەمان شێوە سوودی لە دەرفەتی بێسەرکردایەتی کۆمارەکان وەرگرت کە هاتە پێشەوە ئێستاش لە بانگەشەکانی باس لە هەموو بابەتێک دەکات باس لەو بابەتانە دەکات کە خوێندەواری پلەداری باڵا ئەوانەی بڕوانامەی بەرزان هەیە گرنگی پێدەدەن و باس لەو بابەتانە دەکات کە ئەوەی دکتۆر لە ئەمریکا ئاماژەی پێدا کە ڕێدنێکەکانن گرنگی پێدەدەن بۆ نمونە ڕوبەڕووبوونەوەی تند و تیژی ڕوبەڕووبوونەوەی پرچەکردنی پۆلیس ینی باس لەوە دەکات بڵین بە شێوەیەک مامەڵاکە و قساکە کە لە سەرجەمچین و توێژەکان بە شێوەیە لە شێوەکان خەڵکی بۆ خۆی پەرچێشەکە بڵێ لە ڕووی بانگەشەی میدیاییەوە دەتوانین بڵێن ئەرێنیترین لە ڕووی دەستکەوت و ئەگەر بێتە هۆکاری سەرکەوتنی بابەتی بانگەشەی میدیاییە یەکشت ویستم بخەمە سەر ئەو بابەتەویش ئەوەیە دۆناڵد ترەمپ هەموو توانای خۆی خستۆتە گەڕ بۆ ئەوەی لەم هەڵبژاردنە دەربچێت چونکە چەند ئەگەرێک هەیە ئەگەر بێت و دۆناڵد ترەمپ لەم هەڵبژاردنە دەرنەچێت دووبارە لێپرسینەوە لێ دەکرێتەوە ڕەنگە دووچاری سزای زیندانکردنیش و بەندکردنیش ببێت ئەو بۆیە دۆناڵد ترەمپ هەموو توانە وزەی خۆی لەم هەڵبژاردنە لەو بانگەشەیە بەگەر خستووە لە بەدەرکەوتن و لە قسەکردن لەسەر هەموو بابەتەکان و ئازاتێک و وزەیەکی زۆریشی تێدایە لە ڕووی دەرونیەوە دەتوانین بڵێن زیاتر لەو وزە و ئازایەتی و پلێچ ئەدرناڵینی زۆر بەرزە وەکو چۆن کەسێکە لەسەر مەرگ بێت یان چاڕوانی شتێکی دوای خۆی بکات ڕۆژی دوای خۆی بکات هەموو شتێک ئەکات لە پێناوبانەوە بڵێ وە ڕەنگە سەرکەوتوش بێت بەڵێ دەست خۆش دکتۆر دکتۆر عوسمان لە سەرەتای گفتوگۆکەمانە باست لەوە کرد کە بە ئەگەرێکی زۆرەوە دۆناڵد ترەمپ توانێت سەرکەوتوو بێت بۆ ئەوە توانێت سەرکەوتوو بێت و پێتان وایە کە ئەمە بە لای کۆمەڵگەی ئەمریکیەوە زەحمەتە بتوانن ئافرەتێ بکەنە سەرۆک یان چی هۆکارەکەی چییە؟ وەڵا پێشەوە حەزەکەم تێبینیەکی خێرا بنم لەسەر ئەو قسەی مامۆستا دکتۆر سامان کە زۆر ڕێزم بۆیەیە کەسایەتێکی کوردی هەم ئەکادیمی هەم سیاست مەدارە جێگای ڕێزمانە بەڵام ئەو وتەی کە ئەو وتی ئەمریکا دۆستمانە بێ بەرامبەر ئەمە هیچ ئەساسێکی نییە بلعکس ئێمەین دائیمەن لە گەمەی ئەمریکا خزمەتی ئەمریکامان کردووە بێ بەرامبەر یەکێک لەوانە ئێمە لە 1970 کە ئەمریکا ئەوی سەدام ڕژێمی سەدام مەشغوڵ بکە حتاکو نەتوانێت دەست درێژکە بۆ کەنداویان بۆ شەڕێکی ئیسرائیلی عەرەبی ئەمریکا ئێمەی بەکارێن لە کاتی پێویست لە 1970 ئێمەیان جێشت باز زۆر دوورتر نەڕۆین لە 1970 ئێمەی جێشت و لە 1000 و لە کاتی ڕەفەرەندەمە ئەمریکا سیاسەتێکی هەڵەی هەیە ئەڵێ وەن عێراق پۆلیسی سیاسەتێکی تەنها لەو وەهمەن کە عێراق گرنگە بۆیان و هەموو یەک پارچەی عێراق گرنگە بۆیان نەک هەرێمی کوردستان و لەژێر ئەم وەهمەیە ئەو هەڵەیان کرد لە کاتی ڕەفەرەندەمە ئەمریکا بەڵێ بایەخی داوە بە کوردستان لەبەرشی لە قسەکان شاماشی بۆ کرد کە ئەمریکا بەرژەوەندی خۆی بەلاوەگرنگی خۆی ئێمەی بەکارێنا لە شەڕی داعشە دوای شەڕی داعش کوانێ چیمان کرد ئەبێ یعنی بەڕاستی هیچمان وەرنەگرت بەرامبەر شەڕی داعش ئەمریکا بێ بەرامبەر نەک یارمەتی کوردان یارمەتی کەس نادە لە سیاسەتی نێودەوڵەتیدا ئەوە نییە بڵێ بێ بەرامبەر ئەمە لەبەرەوە ئەو نەمشێ خاڵێکی ترشە بوو ئەوکو بەتابەت ئەڵەن کۆماریەکان ئەسڵەن بڕوایان بەوە نییە کە ناتۆش پێویست بێ ئەڵەن ئێمە بەڵێ ئەمە یعنی ئیدارەی ترامپ خۆشی ئیمانی بە شتێکە بە ئینگلیزی پێڵێن یونیلاترالیزم نۆت مەڵتیلاترالیزم یعنی پەیوە ئەو ئەڵێ ئەمریکا تەڵان شعارەکەی خۆی ئەڵێ ئەمریکا هاستوبی ئەمریکا ئەبێ سەر لە نوێ مەزنترین هێز بێت گریتەس و لە هەمان کاتە ئەڵێ ئەمریکا پێش هەموو کەسێک پێش هەموو لایەک لەم دوو سیاسەتەدا ناتۆ ئەڵێ ئەو ناتۆیە ئەڵێ ئیجاب ناکە بمێنێت ئەگەر بمێنێتش ئەبێ پارە بدەن بە ئێمە چکە ئێمە ئەیان پارێزین بەرامبەر دژمنەکانیان و هەمان سیاسەتی کرد لە کاتی خۆیدا کە چووە کەنداوی عەرەبی لەو وڵاتانەی بە وڵاتە عەرەبیەکان وتی گوێ بگرن ئێمە ئەتان پارێزین پێویستمان بە پارەیە 183 بلیۆن دۆلاری لەو
وڵاتە عەرەبیانە دەرکرد ئیدەن ئەمە ئەمریکا دائما بە بەرژەوەندی خۆی و عقلیەتی ترامپەر وەکوتم عقلیەتێکی تیجاریە بگەڕێنەوە سەر پرسیارەکەی جەنابەت چی بوو لە سەرەتا قسەکاندا باس لەوە کرد ئەگەری دەرچوونی ترامپ زیاترتم هۆکارەکەی چی یعنی بەشێکی پێوەستە بەوەی کۆمەڵگەی ئەمریکی نانەوێت ئافرەتەکەنە سەرۆک دکتۆر باسی کرد ئەوە بوو لە باشووری ئەمریکا شتێکەیە پێڵێن کریسچیان بێڵت یعنی با بڵێن حیزامێکی چەند وڵایەتێکە لە باشوور ئەمانە کریسیانی ئنجیلین مەسیحی ئنجیلین ئەمانە و زۆربیان شەر وەکو دکتۆر باسی کرد بە لێڤڵی بستەوای ئاستی خوێندنیان کەمە بەڵام بە بەردەوام دەست بە کۆمە ئەمە یەک شتێکی ترشەیە دیموکراتەکان شتێکی تریان کردووە لەگەڵ بەهای با بڵێن محافظکارەکانی ئەمریکا زۆر ناڕەحەتن لێ ئەوش مەسەلەی هاوڕەگەزبازی خەڵکێکی زۆر من لە کەنەدا ئەژێم ئەچم بۆ ئەمریکا ئەوە ئەبینم خەڵکێکی زۆر ناڕازیە لەم بەشە کە من کەمایەتین بەڵام باڵادەستن لە پەروەردە لە زۆرشن دۆناڵد ترامپ ئەڵێ من ئەوانە نایڵم بەشێکی ترشی لەباربردنی منداڵی لەباربردنی منداڵ ئەمەش کاکە کۆمار ئەمە لە کۆمەڵگای ڕۆژهەڵات و کوردستان ئەمە شتێک نییە بەڵام بۆ ئەوانەی ئیماندارن مەسیحەکان ئەمەش بابەتێکی زۆر گرنگە لەبەرەوە جگە لەوەش بەشێک لە با بڵین چینی سەرمایەی مۆنۆپۆلیستەکان کە ترامپ ئەڵێ من لە سەتا ئەو گومرکا خەمە سەر با بڵین کاڵاکانی لە یەکێتی ئەوروپا و حتا لە سین و ئەلێ بەعزێکی لە سەتا 200 زیادەکەمەوە ئەوە لە بەرژەوەندی ئەو چینەی ئابوووریەیە بەڵام من ئەڵێم ئەم سیاسەتەی ترامپ زۆر مەترسیدارە ئەگەری هەیە بە جۆرەی زۆربەی ئابوورێناسیەکان ئەگەر بێت ترامپ سەر بکەوێت و ئەم سیاسەی بەرزکردنی با بڵێن باج و ئەڵێ بێتە هۆی بێکاریکی زۆر لە ئەمریکا و لە جیهاندا و هەڵەوەسان و ئەبێت ئەمەش ئەبێتە چی پێڵێن ڕکودی اقتصادی ڕکود بە داچەپێنی یابووری و ئەمەش مەترسیدارە چونکە سێری شەڕەکان بکەیت هەر لە کاتێکی ڕکودە ئەو شەڕانە ترامپ بێتە دەسەڵات بەڕاستی مەترسیە لەسەر دیموکراسی و لەسەر پەیوەندی نێو دەوڵەتەکان بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ لە کۆڵنی استراتیژی دەستۆ دوێمیان بوویت زۆر زۆر سپاس ماندوومان کردی دکتۆر بەخێرهاتی سپاس دەکەم